ئێمە ئەمڕۆ هەستین بەکردنەوەی پێشەنگایەک لە قوتابخانەی ڕۆژهەڵات بە سەرپەرشتی مامۆستا مسلی عەبدوڕەحمان یاردەدەری قوتابخانەی ڕۆژهەڵات و بیرۆکەی بەنجە دڵگەشت کچی محەج مامۆستا خۆشحاڵ بووم بە ئامادەبوونیەوە ئەم پێشەنگا کە لە پووری کوردەواریەمان ئامادە کردووە بۆ ئەوەی ئەم نەوانەی ئێستا ئەم قوتابیە بەڕێزدانە ئەو میوانە بەڕێزدانەی کە دێن سەردانی قوتابخانەکەمان دەکەن ئاشنا بن بەو کەلەپور و شێوازە جوانەی کە لە کۆندا لە کوردەواریدا هەبووە بەداخەوە کە ئێستا دەبینین زۆرێک لە کلتورەکانمان خەریکە لە ناو دەچن بەڵام ئەم پێشەنگایەوە دەکات کە دووبارە ئەم کلتورە جوانە بێتەوە ناو ئەم جیلە تازەی ئێستا بۆ خۆمان بە جلوبەرگی کوردی ئامادە کردووە بۆ ئەوەی ئەوانیش ئاشنا بن و ئەو شتانی کە دامانناوە کە ئاشنا بن پێی و دەستورێکی جوانی کوردەواریە بۆ ئەوەی ئومێد دەکەم ئینشاءڵڵا کە ئەم دەستورە جوانە لە ناو کوردە هەر بمێنێتەوە و ئامادەکاریەکیشە بۆ جەژنی نەورۆز کە خەریکە نزیک دەبینەوە لە جەژنی نەورۆز بۆ نمایشکردنی ئەو جلوبەرگە کوردیانەی کە ئێستا لە کۆندا هەبوون و ئێستا دووبارە نمایشیان کەین. لا قضای حاجەوە سەر بە ئیدارەی ڕاپەڕین و پێویستان جۆرە فیستیڤاڵە کوردەواری و فۆلکلۆرانە ساڵانە بکرێن لە هەموو قوتابخانە و زانکۆ پەیمانگار بۆ ئەوەی جلوبەرگی کوردی و خواردنە کوردەواریەکان بناسێنین بەم جیلەی ئێستا بۆ ئەوەی زیاتر ئاشنا بن بە فۆلکلۆری کوردی و بە جلوبەرگی کوردی. تایدا ژنان و کچان ئامادەکاری دەکەن بۆ ئەم ڕۆژە پیرۆزە کە ڕۆژی 23 سێ و بەجلە ئاڵوواڵەکانیان خۆیان نمایش دەکەن و زیاتر بۆ ئەوەی ئەم جیلەی ئێستا ئاشنا بن بە جلوبەرگی کوردی.